زۆر سپاس بەڕێز وەزیری دەرەوە بۆ ئەم کۆنفەرانسە دوور درێژە. من نامەوە عەبدوڵڵام پەیامنێری تۆڕی میدیای ڕووداوی کوردستانی عراقم. دەبینم شەپۆڵێکی فراوانبووی دانپێدانان بە مافی چارەی خۆنووسینی فەڵەستین هەیە. بێگومان فەڵەستینیەکان شایانی ئەوەن دەوڵەتی خۆیان هەبێت، پێم وایە تۆش لەوەدا هاوڕای. بەڵام 8 ساڵ لەمەوبەر لە هەفتەیەکی وەک ئێستادا کوردانی عراق گشتپرسی سەربەخۆیان کرد. دڵنیام لە بیرتە، بەڵام هیچ وڵاتێک دانی بە ڕەفراندۆمەکەدا نەنا. کۆمەڵگەی نێودەوڵەتی بە کۆدەنگی لە دژی بوو. پێت وایە بۆچی ویستی دیموکراسیانەی کورد پشتگوێ خرا؟ ئایا ئەمە دووفاقی نییە؟ پرسیاری دووەمم لەسەر ڕێککەوتنی تازەی هەولێر و بەغدایە لەسەر نەوت. چیتان هەیە لەو بارەوە؟ ئەم دوو پرسیارە زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە. دروستبوونەوەی ڕێککەوتنێک لە نێوان بەغدا و هەولێر لەسەر نەوت سەلمێنەر یەک شتە. عەرەب و کوردانی عراق دەتوانن مامەڵە لەگەڵ یەک بکەن، دەتوانن ڕێک بکەون. ئێمە لەم بارەوە زۆر دڵخۆشین. من قسەم لەگەڵ وەزیری دەرەوەی عراقدا کرد. ئێمە هەروەها بەردەوام لەگەڵ سەرکرداتی هەرێمی خۆبەڕێوەبەری کوردی لە پەیوەندی داین. ئێمە زۆر خۆشحاڵین کە کورد و دەسەڵاتدارانی ناوەندی گفتوگۆ بەرەو پێش دەبن. ئێمە هەروەها نامانەوێت پرسی کورد بەڕووی هەموو کەسێکدا بتاقێتەوە، چونکە هەموو لایەنە کوردیەکان پلانی ئاشتیان نییە و هەمویان پشتیوانی لە ئاشتی ناکەن. ژمارەیەکی بەرچاوی کورد لە چەندین وڵاتی ناوچەکەدا دەژین. هەندێک کەس هەن دەیانەوێت پرسی کورد بتەقێننەوە. پێم وایە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ناتوانێت بەرگەی تەقینەوەیەکی دیکەی گەورە بگرێت. ئێمە داوای هێوربوونەوەی هەموو لایەک دەکەین، بەڵام بێ پەرەپێدانی گفتوگۆ و دۆزینەوەی سازانی نیشتیمانی لە نێوان وڵاتانی ناوچەکە، لە نێویاندا ئەو وڵاتانەی کە کوردیان تێدا دەژیت وەک عێراق، سووریا و ئێران، بێ سازانی نیشتیمانی وڵاتان دەڕوخێن. هەندێک کەس ڕەنگە بڵێن ئەمە مافی چارەی خۆنووسینی نەتەوەکانە، بەڵام هیچ جەنگێک لە ئارادا نییە. بۆیە دەکرێت ڕێککەوتن لەم دۆخەدا بکرێت و بگەنە ڕێککەوتن و هەولێر و بەغداش ئەمەیان سەلماندووە کە دەتوانن بیکەن. ئێمەش وەکو ڕووسیا پشتیوانی لەمە دەکەین.